لە کەشێکی باراناویدا سەرقاڵی هەڵپەڕکێن. ئەم گەنجانە نالەباری کەشوهەوا ڕای نەگرتن لە چوون بۆ سەیران لە یەکەم ڕۆژی جەژنی نەورۆزدا. بۆسە قەسەم بەخوا خەڵکی شارە زووری وەرە وەڵی تەور بوارێ هەرتی بۆ سەفرەی خۆمان بەخنیان بارانە ئێمە نەورۆزی خۆمانەکەن وەکو هەموو ساڵێ حتا بانگی ئێوارە ئەگەر زانیمان چەوەکە خۆشی کرشەوی لێرەمێنەوە. ناجێگیری کەشوهەوا و بارانبارین کەشێکی جیاوازی بۆ سەیرانی هاوڵاتیان لە نەورۆزی ئەم ساڵدا دروست کرد. بەشێکیان لەژێر چادر و بەشێکی تریشیان لەژێر پردەکان گەشت و سەیرانی خۆیان کرد. چەند کەسن هاتون بوێرە؟ تقریبا ئێمە 25 عایلا بێ ئەویشیان لەسەر ورجی من هاتوون مامەدارە ئەڵێن فەسول ناحەیە ئەبێ بەخێوماکە. جگە لە گەنجان بە تەمەنەکانیش خۆیان نەگرت لە ماڵەوە و ڕویان کردە سەیرانگاکان. لە سێرانگای دوکانی سەر بە شاری سلێمانی بەهۆی ساردی کەشوهەوا خانەوادەیەک سۆپایان لەگەڵ خۆیان بردبوو بۆ سەیران. خواکەم داگرستانەوە بۆی سەرما بۆی سەرمامە لای خۆمەوە دایانێم و بە تەماشنین بڕۆیدەواری دەبێ خەڵک ڕوا بۆ کۆڕک لە ناو بەفرا دائەنیشێ. ئێمەش بارانێکی بەهارە زۆر زۆر خۆشە. جگە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پەنابەرانی بەشەکانی دیکەی کوردستانیش لە هەرێم ڕویان کردە سەیرانگاکان و بە هەڵپەڕکێ و ئاهەنگگێڕان کەشەکەیان بۆ خۆیان گەرم کرد. ساڵی ئامادەکاری نەورۆز بڵێن خواردن و بەخواردن و بڵێ دۆڵمە و بریانی و ئەو تشتانە حاضر دەکەن و نەورۆز خۆشە جەواکە زۆر خۆشە. بارانبارین و ساردی کەشەکە هیچ هەگەر بەرجی ببارێ ئێمە نەورۆزەکەن هەگەر بەرد ببارێ نەورۆزەکە هەرێکن. ئێمە کوردی ڕۆژاوانە خەکی کۆبانێنە لە باریکەوە هاتنە بۆ قەرەداغ. ئەمە خێزانێکی ئەفرینی ڕۆژاوایی کوردستانن کە ڕویان لە سێرانگای شاخەسووری ناوچەی شارباژێر کردووە و دەڵێن نەورۆز جەژنێکی پیرۆزە بۆ ئەوان و ئەگەر بەفریش بباریایە دەچوون بۆ سەیران. ئێمە زۆر حەزی لە کوردەتی خۆ قەومیەتی خۆنە بەرئاوا ئێمە نەورۆز ڕۆژی نەورۆز ڕۆژێکی مقدسە ئەگەر نە بەفر باران بێ بەفر بێ ئێمە یەن جژنە لای ئێمە جژنی نەورۆز زۆر مقدسە بەرئاوا ئێمە هاتن لێرە. چوونی ئەو ڕێژە زۆرە لە هاوڵاتیان بۆ سێرانگاکان لەم کەشە بارانیەدا زیاتر بەهۆی نزیکبوونەوەی مانگی ڕەمەزانە و دەزانن کە ئەگەر یەکەم ڕۆژیان لەدەست بدایە لە ڕۆژانی داهاتوودا ناتوانن بەو شێوەیە گەشت و سەیرانی خۆیان بکەن.